وای سامانیمان بوو شۆش لە مەتاڕی هەولێر وسڵاوتان لێبێم بۆ کۆمەڵی برادەری چینیمان هاتووە ئیتر لێرە باش بوو تەرجمەیەکی باشم بۆ کردن شیانزای وەمانزای کوردستان ئیلاکە خواین لایدا و جۆنگۆدا شوندی وای سامانیمان بوو شۆش خواین لایدا و کوردستان 如果你们有问题，你看，是老外，yes，这有很多老外，这里有很多老外，很多中国的朋友，是的，现在你们都是老外，欢迎来到。جا ئەمە بەستمەوەی هەر کەسێک لە خەڵکی بێگانە کاتێک دێتە وڵاتەکەمەوە گەرەماوە هاوکاری بکەین ینی باگراوندێکی زۆر باش بۆ وڵاتەکەمان دروستە بێت ئێستا کە منە ڕۆم بۆچین ینی کەس کورد ناناسێ بەڵام کە لێرە ئاوەم شێوازە هاوکاریانەکەین ینی کاریگەریەکی زۆر باشیە بێ بۆ ناسنامەی خۆمان ینی هەر لە وڵاتە دواتر ینی کازان کوردی یاخود خەڵکی کوردستانی هاوکارێکی باش